کاتی خۆی ئەم سیفەتانە بەداخەوە کە لە باو باپیران ماناشەوان دوور و درێژ بێ ئیشە بوون چیانە کرد؟ ئەهاتن شانامەیان نەخوێنەوە، ئەهاتن ڕۆستەم و زۆرابیان باسە کرد بۆ یەکتری، شەوێکی دوور و درێژ بەداخەوە ئیساکەنە ئەمانەی کە ئەمانەیانە کرد، هەر هەموو ئیساکەنەی لە گۆڕان، کات بە چیەوە ئەڕۆی، کات بە ڕۆستەم و زۆرابەوە ئەڕۆی، بە شیرین و فەرهادەوە ئەڕۆی. کەسێکە هاو شانامەیەکی پێبوو بەسەردا لادێ و شارەکانە ئەگەڕا شتی بۆ خەڵکە خوێنەوە، شعر و بەیت و بالۆرە و ئەها کورد دەڵێ حەوشە و حەو ڕۆژ ڕۆستەم و زۆرابیان بۆ خوێنەوە، دوایی و تێرە ڕۆستەم نێر بوویان مێ بۆ چکە ئەبوایە زۆر جوان جوێی بایەتێ کاتەکەی پێوە بەسەر ببردایە هەتا وەکو لە بەیتەکە حاڵی بێ. یان کابرایەکی هێنێ ڕۆمانێکە خوێنێتەوە لەم سەر بۆ ئەو سەر، کابرا کۆمەڵێشتی بۆ تێکەڵەکا و خێزانێکە بوو، پیاوێکە بوو، تاژیرێکە بوو، شتەکانی بۆ ئەشێوێنێ بەسەریەکا و هەر خۆی بەدەستی خۆی. دوای وردە وردە مشکلەکانی لە ئەخیری حەڵقەکەیە بۆ حەلەکا و ئەیاتە دەستی و ئەڕاتەوە ماڵەوە 300 دانە 400 دانە لاپەڕی خوێنێتەوە بەبێ ئەوەی کە بزانێت چی هێناوەتەوە لەگەڵ خۆیان، چی ئیسفادەیەکی کردووە. کابرا بینی سەیری حەڵقەیەکە کات، سەیری زنجیرەیەکە کات، فلیمێکە، یەک لەحظەی بەزایە نایە، فلیمێکە سینیە، تورکیە، ئێرانیە، کوردیە، دوایی لە ئەخیرە هەستەکات هیچ حاڵی نەبوو، هەر کۆمەڵێشت و کۆمەڵێ ئەحداس و کۆمەڵێ ڕوودا و ئەمڕۆ تۆزێ تون بوو بەیانی خاو بۆ و هەموو شتەکان عەقڵ و زادەی بیری یەک کەسە، ئەم هەموو خەڵکی پێوە مەشغوڵ کردووە. زۆر جار حەڵقەکان تا 100 دانە حەڵقە ئەڕوات، بەڵام بەقەدەر ئەحسەنە الحەدیث ئیسفادەی لێ نەکردووە. نەضری کوڕی حارث کابرایەکی تاجر بوو کە پێغەمبەری بینی صلی الله علیه وسلم باسی قورئانی بۆ خەڵکە خوێنەوە لە ناو مەکەیە. ئەم کابرایەکی کافر بوو، ئەچوو بۆ ناو فارس و ئەهاتەوە، ئەیوو خەڵکینە ئێوە محەممەد چییە جوێی لێگرن، وەرە منی شیرۆکەکانی محەممەدتان بۆ جێڕمەوە. اینجا ئەها و باسی کیسرا و باسی شالیار و باسی کۆمەڵی خەڵکی ترێ هێنایەوە بە پارە پێفرۆشتن، بە پارەش ئەیکڕی لە فورس. خۆی گەورە فەرمیێ ومن الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله. خەڵکێک هەیە پارە ئەیەن بەمانە، خەڵکێک هەیە ئەمانەی پێ ئەکڕن. ئاگاتان لەم مەجلیسانە بێ خۆشەویستەکەم